هەیار ماسی چەشەی دای ئاوی سازگارە زیاتر بیر دەکەم ڕەفیق و ئاگادارە زیاتر بیر دەکەم و ئاگادارە ئۆخەی هەم دیسان چاوم کەوت بە یار ئۆخەی هەم دیسان چاوم کەوت بە یار دیدەم ڕووناک بوو بە شەوقی دیدار ڕاستەکە پیری سەری لێدا بوو بەڵامە جوانی جارانی مابوو ئەگەر پیریش بم دەست بە قەساوە عەشقی وەک جوانی لە دڵما ماوە ئەویش پیر ببێت بچەمێتەوە جوانیەکەی لەبیر من ناچێتەوە جوانیەکەی لەبیر من ناچێتەوە ئازارم مەدەن تو قڕعان لەگەڵ هەیار من قسەی کەس ڕەفیق تۆ مەیگرا بەدڵ وا دڵدارەکەم وا نازدارەکەم وا یاشە و ڕۆژ ڕەفیق وا غەمبارەکەم هەیار وا یاشە و ڕۆژ وا غەمبارەکەم بارەکەم یەکێ دڵی هەست دڵداری نییە یەکێک دڵی هەست دڵداری نییە یەکێ جوانی هەست بازاڕی نییە یەکێ نەزانە غەرقی نێو نەحمەت یەکێ نەزانە غەرقی نێو نەحمەت یەکێ زانایە بێیار و سروەت یەکێک هەوڵەدا ڕەنجی بەبایە یەکێک بەبێ هەو غەرقی سەفایە یەکێک ڕۆژ و شەو زەحمەت دەکێشێ یەکێک ڕۆژ و شەو زەحمەت دەکێشێ یەکێک بێ زەحمەت خوددا داویە پێ ئەوانەی کە خوا نەردوویە بۆیان هێشتا ناڕازی بە بەشی خۆیان نانی خۆت بگرە لەبەر شاڵی خۆت خەسوودی مەبە بە هاوماڵی خۆت جۆجۆ دێنێت و برا گەنمیش گەنم تۆ جوات کێڵاوە بە تەمای گەنم تۆ جوات کێڵاوە بە تەمای گەنم شەسێ هەیاکەین خوا بچینەتەوابی حەزانم مەدا خانم بەبێ حیسابی گیان گیان دابێرە بێرە و کەی وعدەی شەرمە سەرخۆش ماڵاتم ڕەفیق واکە لەم گەرمە هەیار سەرخۆش ماڵاتم واکە لەم گەرمە ئەی خوا چەند سەختە دڵتەنگی بایست ئەی خوا چەند سەختە دڵتەنگی بایست وەختە شێتم کە ڕەفیق دووریەکەی عەزیز وەختە شێتم کە دووریەکەی عەزیز ئەمە دووری تۆس وا بەتەوقەم وا بەتەوقەم شکاندی دوکان بازاڕی زەوقەم دووری دەوەندە ئازاری داوم دکتۆر دیداری تۆی بەداناوم ژیان بەم شەشنا چۆن بڕوا بەسەر ژیان بەم شەشنا چۆن بڕوا بەسەر برا بووە برا نیشتووە لە سەنگەر خەڵکی بۆ یەکتر نیشتوونە کەمین گشتمان بە حەسرات ماڵ یەکترێژین ژیان بێدڵدار چۆن بڕوا بەسەر لە دڵ چۆن دەرچێ بەژارە و کەس
سره ندكن أحبارم خود وقازي وقت ويقراك قربان شوني كم رازي هر ايجم بدل شيلي مقراك وناحمتي يا ربي خوشتم قراك ئایان وناحمتي يا خوشتم قراك ئای خۆشەویستیەکەت وەک نان و ئاوە هەم هێزی ئەجنۆ هەم سۆمای چاوە يا خۆشەویستیەکە و دەرناچێ لە دڵ خۆشەویستیەکە و دەرناچێ لە دڵ مەگەر ئەو ڕۆژە بمخەنە ژێرگەڵ هەتا بمێنێم لەسەر ڕووی زەمین ئاخ 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 يا هەتا بمێنێم لەسەر ڕووی زەمین من بە مەیلی تۆ ڕایە بێنم ژین بەبێ تۆ بەهەشت بۆ من پەرۆشە بەڵام جەهانم لەگەڵ تۆ خۆشە بەڵام جەهانم لەگەڵ تۆ خۆشە خير من وتو هدو غميني هاک بژێ رفيق من وتو هدو غميني بقد قلايدا رفيق زرنا تميني بقد قلايدا زرنا تميني بازارم كساد راي سودان بلا بازارم كساد راي سودان بلا وهلكي أروم رفيق قابلكم لنا کەوەگیان وانەکە قابلكم لنا گەرخوا بدا بێت شادی لە ناخەڵ گەرخوا بدا بێت خۆشی لە ناخەڵ ومەت دێکە بە گوڵە باخەڵ هەرێ کەسێ بەخوا ببێ ئیمانی خەدڵ نابەسێ بە دنیای فانی خەدڵ نابەسێ بە دنیای فانی خب وەختان وەخێر ئومیدوارم لە هەر کوێهان ساق و سەڵامەت بن هەروەکو لە ساڵان ڕابردوو وتمان و باسمان کردو وتمان کە ئەوزاع دنیا خەریکە بەرەو کوێ ئەچێت و گرنگی و ئەهەمیەت لە وڵاتە ئێمە و لە سەرزەمینە ئێمە چه شەکلیە لەم وەزعیەتە وردە وردە خەریکە و بەرچاوتان ئەکەوێت کە نەزمە دنیا خەریکە ئەگۆڕێت وردە وردە دیتان بە پێچەوانەی پرۆپاگاندای پێشووتر دیسکۆرسە دنیا و ساحێبان قودرەتە دنیا خەریکە ئەگۆڕێت و هەرەو جۆرەی کە ئێمە مەتنە ئاخێزە کوردەوارە سەربەخۆمان دانیا بوو هەرەو جۆرەی کە ئاخێزنامەمان نووساوە جەهان بەرەو تەقابڵ شارستانیەتەکان و لێدانە شارستانیەتەکان ئەچێت و نزمێکی تازە دائەنرێت بە پێچەوانەی تەمامە ئەو تەحلیل و پرۆپاگاندا ئێوە بیستان شێوەی جەهان خەریکە ئەگۆڕێ و دنیا خەریکە ئەگۆڕێ ئێوە دیتان لەم بەشە ئەو دەستگاهە پرۆپاگانداوە گرتی وەسەرە لە یەک پاشین شیرازەیە کۆمەڵگا التجاکەی گۆڕیگە زهورە دۆناڵد ترامپ ئەگەرە دەرگیری داخلی لە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا ولادیمیر پوتین و شەڕە ئوکراین لەبیرتان تێت لە تەلەڤیزیۆنەکانە هەرێما ورد و دەرسە ئەمریکا باسییان لەوە کرد کە بە هەفتەیەتر مۆسکۆ ئەگرن و رووسیا زۆر غەڵەتی کرد و بە پێچەوانەیەوانە هاتە بەرەو لەبیرتان تێت کە من وتم ئەگەر رووسیا ئەو دەسا بگرێت ئەگەرە لێدانە تورکیەی واتیا چون تورکیە بۆسفۆر داخە و ولادیمیر پوتین میراتە تاریخیە بیزانتینیە خۆی ئەگەڕێنێتەوە کە کۆنستانتینیۆپۆل بێت
ئەم دیبەیتەی ئەمڕۆ زەرورەتی ئەوەسە کە بۆ جبهەی داهاتوو و بم بۆ جبهە نزیکەی کە هەمانە بزانین کە کورد پەراوێزە هەزارەتە هیچ کەس و تەمەدونە هیچ کەس نەبوو. ئەوەی تابەر لە هاتنە ئێمە خەریکە کوشتن و لە بینبردنە تەمەدونە کوردان و شارستانیەتە کوردان بوو و لە بەرگە لە خووی گورگا لە بەرگە مەڕ بوو و ڕووی کردبووە ئێمە و خەریک بوو بە کۆمەڵێک زەواهر لە دەروون و قڕۆڵی ئەکردین و نابودی ئەکردین و سیستەماتیک ئەم کارەیانە کرد. من ئەمڕۆ لە ژێرە کۆمەڵێک دیبەیت محاولە ئەکەم ئاخرین تەکانەکان لە دەسیسەکان دوژمن و بەرنامەی سیستەماتیکە دوژمن بم، من جملە حکوومەتە هەرێمە کوردستان. حکوومەتە هەرێمە کوردستان پرسیارە گەورە ئەمە بوو، ئەرێ تۆ بۆ دروستکریایی، تۆ لە نێوانە ئەم گشتە گورگە چۆن دەوڵەتە ئێرانی قبوڵی کرد، چۆن دەوڵەتە تورکیە قبوڵی کرد، ئەمریکا تۆی بۆ دروست کرد. کارنامەیە چەندین ساڵەیە ئێوە دەلیل دروستبوونە ئێوە بەحسەکات. هەر لەم تاریخی یەهودیە وا یەهود کردێسی بە تاریخ جەهان بەشێک مەوجودە بەناوە کتێوە عەزرا و کتێوە نەحیمیە. لەم بەشە باس لەوە ئەکرێ کە ئیسرائیل دوو جار هەم بەناوە یەهودیە هەم بەناوە ئیسرائیل کە قەومە بەنی ئیسرائیل دەوڵەت دروست ئەکەن لەلایەن دوو شارستانیەت و لیان ئەدرێ. یەکەم جار لەلایەنە ئاشوریەکان و بە بارمتە ئەیان گرن ئەیان کۆچێنن لەبەرەوەی ئەمانە شۆڕشگێڕن و هەڵەسنەوە. جار دووەم لەلایەنە بوختالنەسر لە بابلا ئەم کارە ئەکەوێت و کۆمەڵێکی تریان و بارمتە ئەگرن. بۆ مەعنا نییە کە ئورشەلیم چۆڵ ئەوێ لە یەهودی، کۆمەڵێکیان بە بارمتە ئەگرن، خۆیان وا ئێژن. لەبیریشتان نەچێ ئەم مێژووە کە ئەمانە بەحسیەکەن دنیای ئەو وەختە سروەتمەندترین وڵاتەکانی بین النەهرین ئێوە فرەحەزەکەن بێژن مێزۆپۆتامیا، مێزۆپۆتامیای یونانی، مسر یعنی کنارەکانە نیل و ئەنەتۆلیا بووگە. ئورشەلیم وا لە ناوەڕاستیانە مرکزە ترێد، هدایەت، بازرگانی و کۆنترۆڵە. هەر کەسێ ئورشەلیم بگرێ ئەتوانێ ما بەقیە سوڵتە بەسەر بکە. داستانێ تعریفەکەن و بەناوە هاتنە کەسێک بەناوە کوورشە کەبیر. وێژن کوورشە کەبیر یەهودی نەبوو، بەڵام خوا هەناردی یەهودیەکان ڕزگار بکە و لەزا کوورۆش ماشیعیانە یا مەسیحیانە. من شتێکم وت لەبیری نەکەن، دوو جار خۆیان محاولە ئەکەن دەوڵەت دابنێن، هەردوو جار لەبەی نەچێت. بار سێوەم کە بۆ هەیکەلە سولەیمان دروست ئەکەن و ئەم دەفە دەوڵەتە ئیسرائیل دائەنێن بە فەرمانە کوورش دایئەنێن. کوورش زاهرەن گەورەترین ئیمپراتورە و ئەو ئیجازەیان پێ ئەدات ئیسرائیلێ مەوجود وێ، بۆیە عەزرا ئەهەنێرێت و نەحیمیایش ئەهەنێرێت و ئەم یەهودیە کە ئەمڕۆ هەست کوورش دروستیەکە، شناسەکەی کوورش دروستیەکە. یەهودی چەند خوان، یەهودیە جەدیدە کوورشی کە بە عەزراتی یەک خوا پەرسێ. دوو لەسەر خوێن و پاکیە خوێن ئەوێسێ و هەرچی ژنە غەیرەز بە مناڵەکانیان و دەریانەکەن و تەڵاقیانەدەن و هەرانچێ و هەر شتێک لە ناو بایبڵە و ئەهدە قەدیمە بەحس کریاگە بە عنوانە واقعی تاریخی و حەقیقەتە تاریخی و مێژووی ناوێون. بەڵام ئەم ئیسرائیلە کە بە فەرمانە کوورش و پوڵە کوورش و لەژێر ئرادەی کوورش دروست ئەوێ
مزورە ئیمپراتوریە کوورشە ئەمەی کە ئێژن نفاق بخە تەفرەقە بکە و حکوومەت بکە لە گرایە کتاوە یەهودیەکان تێکە بەعدەن ئینگلیسیەکان فێریەون بەناوە سیاسەتە کوورۆش ئانچێ کە لێو دوا پێ ئێژن وەحدەتە لە کەسرەت یعنی کەمینە دروستکە زۆر بە وعیدەیەک سوارە ملیان بووە نەحیمیایش هەرواسە ئەوشە کوورۆش لە هەرخامنشیان و هەندێ بەنی ئیسرائیل ئەمە ئەزانێ ئەم یەهودیەتە دەستکردە کەسێکە بەناوە کوورۆش و ئەمانە مزورە کوورش بگون تا کوورش بتوانێت مسر بگرێ تا کوورش بتوانێت دەستی بگا بە ئاناتۆلیا ئەینە هەمان بەرنامە بەسەرە کورد لە عەسرە معاسرە بە حکوومەتە هەرێمە کوردستان تێرنی کوورش چیەکە یەهودی خۆی تعریفەکاتەوە یەهودیەکانی ترە کوژن تێبنیانە ژێرە قەراعەتە ئەم مەتنە حکوومەتە هەرێمە کوردستان زەرورەتە دروستکردن تۆ چییە کە تۆ تەنیا قسەیەکە یەکەی ئێژی من حکوومەتە هەرێمە کوردستانم لەبەرەوەی ئامریکاوە لە پشتما ئەینە ئەزرایە کەوتی ئێمە دەوڵەتە یەهودین کە کوورشە کەبیر وە لە پشتمانە تا بەرلەوە خۆمان محاولەمان کرد نەکریا کوردەوە قەومی کریاک لە عەسرە معاسرە قەڕنێک لە جێ ئەکا بەها ئەدا ئەکوژرێ ئەبێ بە مزور یاڵەتە متحدەی ئەمریکا ناگەهان حکوومەتە ئیقلیم و کوردستانە بۆ دروستەکە حکوومەتە هەرێمە کوردستان بوو گەس و دایکە کوردبازی قەراعەتێ لە کوردە سەتحی کوردە جلوبەرگ لە بەرکەر کوردە هەڵپەڕکەکەر کوردە بێمەبدەئە بێموستەوایە پارەپەرست هەرێمە کوردستان بوو گەس و کانگای سێکس مەوادە مخدر پوڵ و ئینسانە سەتحی ئەمە لە خۆی و بە وجود نهاتکە تەنانەت زوانە کوردی کە مەشیایە ارتباطە بین الئەزهانی ئێمەمانانی دروستکردایە لەلایەنە حکوومەتە هەرێمە کوردستان و مشەخۆرەکانە حکوومەتە هەرێمە کوردستان و بە شێوەیە سیستەماتیک لەبین چوو ئینسانە کورد ئەحمەق کریا جا ئەمە ئیسە تەوزیح دەم یعنی چی بۆ ئێژن ئەرەستوو ئینسانە مهمێک بوو لەبەرەوەی ئەرەستوو کە معلمە ئەسکەندەرە مەغدونی بوو و ئەسکەندەرە مەغدونی جیهانی گرت ئێستا بۆ ئیدارەکردن ئەم جیهانە ئێشێ سیستەمێکی یەکدەسی پەروەردەکردنی دروستکردایە بۆیە سەدان تەئلیف بەناوە ئەرەستوو ئەدەنە دەرۆ لەبەرەوەی بۆ یونان مهمە بۆ خاتریەوەی یونان بۆ یەکەم جار لەم بەشە سیستەمێکی پەروەردەکردنی گشتی دروست ئەکا لە علومە تەبیعی تا علومە ماوەڕا تەبیعی بۆ ئیسلامیەکان پێی ئێژن معلمە ئەوەڵ بۆ تەمامە ئەمانەی کە گەرەکیانە بێژن فەلسەفەیان بووگە علمیان بووگە داناییان بووگە لەسەر یۆنانی وێسیاگن بۆ لەم تاریخە دروزنانەی ئیسلام بازیە بەحسە تەرجمەکردن ئاساری یونانیە تا کتاوخانەی عەرەبی پێ دروستکەن دلیلی ئەمەسە سوالە گەورە ئایا ئێمەیە کوردان تەمەدون نۆگین بەر لەوەی بێمەناوە ئەمە سوالە گەورەترە مەسەکە من مەبەستم چی بوو ئەمانەی هەرێمە کوردستان بە قودرەت و خەریکن کورد نابوو دەکەن سیستەماتیک خەریکن کورد نابوو دەکەن هەرو جۆرەی کە ئەحیانەن کوورش یەهودی نابوو دەکا و یەهودی جەدید دروزەکە هەرێمە کوردستان خەریکە چیەکە بام یەک شتان پێبێژم من دەیان جار فیدبەکم گرتگە سۆ لەوانەی هەرێمە کوردستان کە ئێمە لە تۆ حاڵی ناوین ئەزانی بۆ لە من حاڵی ناوی چون تو زوانە کوردی نازانی تو زوانە سەقەتی قسەکەی کە حکوومەتە هەرێمە کوردستان پەروەردەتی کردگە مثالێک بەم تێ بگەین بزانم ئێمە شێوەی بەڕێوەبردنە ژیانە کۆمەڵایەتیەکمان هەست کە لەم شێوەی بەڕێوەبردنە ژیانە کۆمەڵایەتیە کۆمەڵێک چەمک مستەڵەح دروزەکەین
کە هەر کامی نسبەت بەوەی تری فەرقەکە. تۆ وەختی کارە ڕۆژانە ئەەکەی مستەڵەحەکانە فەرقەکە، تۆ وەختی کارە فکری ئەەکەی مستەڵەحەکانە فەرقەکە، تۆ وەختی کارە ڕۆحی ڕەوانی ئەەکەی مستەڵەحەکانە فەرقەکە. ئێمە دنیایەک لە مستەڵەحمان بوو، لە پڕێکە کۆمەڵی سەریان هەڵدا بەناوە کوردی زوان، کوردی باز، مامۆستا. باوک ساحێوە تەمامە سەروەتە مێژوویە زوانیان لە بین برد. منزۆرم لەمە چییە؟ بێسن با من ئاوا پێتان بێژم. ئیمپراتوریە بریتانیا غەیرە ممکن بوو تبدیلە بە ئیمپراتوریەک بووە کە جیهان کۆنتڕۆڵ کات تا بە ئیمڕۆ ئەگەر شێکسپیێری نەوایە و زوانە ئینگلیسی دەستکاری نەکردایە و تبدیلی بە زوانە ئیمپراتوریایی نەکردایە. شێکسپیر زوانە ئینگلیسی ئەوامانەی کە بە دەردەهی چێناخوا دەربارە بریتانیا بە زوانە فەڕەنسە قسە ئەکا ئەگرێت، مەتنی پێتەولی دەکا، نەمایشنامەی پێتەولی دەکا و 36,000 دانە کەلەمەیە جەدید و مەفهومە جەدید دەخاتە ناو زوانە ئینگلیسی دروستیەکە. شێوەی بەکارهاوردنە چەمکەکان ئەگۆڕێ زوانە ئینگلیسی ئەبێ بەم زوانەی کە ئێمڕۆ دنیا ئەگرێ لە شیرینیە، لە نەغمەخۆشیە، لە ئاسانیە و لە ئاسان فێربوونە. بەم دەسە بە ئەلەکساندەر پوشکینە ڕووسیش هەرەوەیژن. ئەمانە شێوەی زوانە جەدید دروستەکەن. ئێرانیەکان گەرەکیانە ئەمە بدزن و بێرنی بێژن بۆ ئێمە شتێکمان هەست بەناو زوانە فارسی لە مەقولەیە. ئێرانە گەورەی فەرهەنگیە، ئەمانە تەئکی دەکەنەوە کە ئەوەی ئێرانی دروستەکە زوانە فارسیە. استدلالیشان چییە؟ لە عوسمانیەوە تا منتەقەی شارەزوو و سلێمانی و هەولێر و تا هەندوستان بەم زوانە شعریان وتکە. ئەهەمیەت داستانوا لەکوێ؟ مهمترین معلم زوانە فارسی کێس کە زوانە فارسی ئەکا بە زوانێکی ئاسان، ڕاحەت و جەزاب و شیرین، کەسێکە بەناوە سەعدی شیرازی. ئەدەبیاتە سەعدی شیرازی ئەدەبیاتە تەعلیمیە. بوستان و گوڵستانیش لە سلێمانیە لە حوجرەی مەلاکانە لە 300 ساڵە ڕابردوو تەدریس کریاگە. ئێستا ئەهەمیەتەکە فێر بووین، زانیمان چی ئەهەمیەتەکە؟ زانیمان ئەهەمیەتە شێکسپیر چییە، پوشکین چییە؟ ئەمانە زوانە ئیمپراتوریایی دروستەکەن. و ئەو شتێک کە ئێرانیەکان زاتیان نییە بێژنی، وەلی منزوریان هەرە مەسە شێکسپیرە زوانە فارسی سەعدیە. جا ئێستا با بێمەوە سەر قسە ئەسڵیەکە. دیدەم و دیدەت شاوی شیرین چەمەن، فراقت قاومەت کردن و کەمان. دیدە دیدە و دیدەت شاوی شیرین چەمەن. دیدە چاو دیدە. شاوی شیرین چەمەن. تۆ وەختی گەرەکت بوو بشعرێنی، وەختی گەرەکت بوو قسە بکەی، سەدان چەمکە ئامادەت بوو کە لە زوان تا بەکاری بێنی و دەست بە قەڵەم بووی فەورەن شعرێ بە باڵا بێژیت، فەورەن مەتنێکی گەورە بنووسیت. شاوی سۆسەن خاڵان، شاوی دیدە مەسان. تۆم ڕۆم قسانە بکەی خەڵک سلێمانی و هەولێر لێت تێناکە. ژی فارسیە. ئارەزوومەندیم جەحەد وێردن، فراوان خەیلێ تاسەی تۆم کردن. فراوان خەیلێ ئارەزوومەندی دانێ سلێمانەی تێناکە، دانێ هەولێری تێناکە. ئەمانە کین؟
ئەمانە پەروەردەبووانە دەسە حکوومەتە هەرێمە کوردستاننا هیچێکیان نەکردوێش زوانە کوردی بزانن خۆشیان پێژن زوانە کوردیە خۆشیان پێژن زوانە کوردی وە زۆر زوانە کوردی چی یعنی زوانە سەقەت یعنی زوانە ئینسانە سەقەت هاتمتیان چی کوردی دروستکەین کوردی دروستکەین ێزان یعنی چی یعنی هەرچی لە لادەکەی خۆیانە تەکەم مەڕ و ماڵات و کەر و حیوانات قسەیان کردگە ئەمە بێرن فێرە خەڵکی بکەن هەموو چەمکەکانە ئێمە کە لە ژێرە ناوە هاتنە زوانە فارسی و دەستگاهە ئیسلامی و تەسەوفیە گەرەکیان بوو بە خانە قابیدن بە خوردمان مەفاهیمە ئێمە دزریا بریا ناوە چیرۆگە لە عیرفانی بازی لذا ئێمە هەرچی چەمکمان بوو سەحەر و دیدە و دیدار و گشتماندا ئەوان وتمانەمە کوردی نییە لە پڕێک و نازانم لەکوێ هاوردمان نازانم کامە میوسینەر کامە بەچکە جوولەکە هات هەرچی زەخیرە بوو لە تۆ فڕەیدا دەیسە اتفاقێک کەوت دابێ زەحمەت بە کوردی قسە بکەن مەسەڵەن تۆ نێژی شای سۆسان خاڵان چیەژی وەکاورە خەپەیان بوو خۆم چیەژی وەکاورە دا یەکێکتان بێ شعرێ بنووسێ لە وەسفە ژنێکە بێ ئەوەی کە لەم چەمکانە کەڵکۆت بگرێ تەقەی تێزوانەکەتان ئەوەنە ڕقە ئەوەنە ناشیرینە ئەوەنە ناخۆشە نە ڕۆمانی پێ ئەنووسێ نە شعری ئەت پێ بێژێت نە ئەحساساتی پێدرێتە دەرەوە بۆیە خەڵکەکە لاڵەوگە خەڵکەکەتان لاڵ کرد بۆیە خەڵکە هەرێمە کوردستان هەڵەگەڕێتەوەژی من لە تو تێناگەم بۆ تێناگەی ڕازەکە فەقیرە سەقەتیان کردگە تۆ دەستگاهێکی گەورەت لە بین بردگە دا بێزەحمەت کورد بازە نادرووسەکان دا پوشکینێ لە خۆتان دەرخەندەی باشە ئۆکەی ئێمە قبوڵەکەینم ئەم غەڵەتەوە ئێوە کردتان دروسە دەینە ئەبوو ئیستە ئێوە 40-50 دانە وشە دروستکەن تا ئەم خەڵکە دا نەمێنێت بۆ بەیانکردن ئەحساساتی دەی تۆ وتە شای سۆسەن خاڵان غەڵەتە و تۆ وتە شای دیەمەسان غەڵەتە و تۆ وتە فراوان خەیلی غەڵەتە و ئەمانە گشتی هندی فارس جدەن دانەیە جەدیدە بە هاوڕدا بێزەحمەت دا بێزەحمەت تۆ کارە بوو گەسۆمە ئیستای مستەڵەحەکانە دنیای غەرب بگری مەسەڵەن دیسکۆرکەیتە و وێژەمان حکوومەتە هەرێمە کوردستان تۆ هیچ کام لەمانتە نەکرد هیچ کام تۆ هیچ کارێکی موفقە نەکرد نەوتوانی لە زوانەکە حەداقل لە زوانەکە کومەکەم خەڵکەکەی بۆ هاتەکردوەم خەڵکە سەقەت و سقوط کرد و دانشگاکانەوە مەدارست بۆ ئەم خەڵکتە لاڵ کرد بێسە بە ئەم مسالێکتان بۆ لێ بەم من ئەمێنم ئەم خەڵکە حەزەکاومانە شاعر ئەم ئەبیاتە 1960 لە چارە سلێمانی بووگە کەمالی ناوە تەخەلوسی کەمالیە ئەمە نەقاڵی خوێندێسی بەناوە داسانە ڕۆسەم و زۆراو من ئەمە لێ ئەدەم وەلی سوێن دەخۆم گرە و ئەەکەم ئەوانەیشیان وە ئاکادمیکن لێ تێناکەن وەلێم خەڵکی گوێ بۆ تەکێنێ ها نێوانی عەزیزت نورە دیدەمی تۆ گەورە و سەرجار بەرگوزیدەمی میوانە عەزیز نورە دیدەمی تۆ گەورە و سەردار بەرگوزیدەمی دە ئیستا ئێوە مستەڵەحانتانە نییە بۆیە ناتوانن قسە بکەن لاڵن ئێوە هاتنەمانتانە گشتی فڕەدا وتان فارسیە نێشتان ئەزانی فارسی چییە هەچێکیشتان نەئەزانی تمام ئەم زەخیرەیە تاریخیە مەفهومیە کە دا لە بەرژیانە هەبوونە ستاتیکا بوو جوانی ناسی بوو هەبوونە بیر بوو عەقڵ بوو هەبوونە سلسلە تەبەقات بوو سلسلە مەراتب بوو لەوانەی کە گەورەن لەوانەی کە پیرن هەموو خەزێنە و گەنج و مەتاعم کەنیز و غوداب زەڕین کولامە هەموو خاکە سارە خاکە ژێرپاتن فدای سمی ئەز جەهان پەیماتن ئیمشەو لێرە بە حەتا بەیانی خۆشڕای ببوورە بێدڵەگرانی جا ڕۆسەم دڵی ساکن بوو لە دەل ڕووی کردە چادرێ ئاڵایدا جیوان
کەنیزەکانی دیباچینی پۆش کەمەربەستەکانی دانە دوڕ لە گۆ ناڵێ کەنیزەکان زیبا و چینی پۆش کەمەربەستەکان دانەی دوڕ لە گۆش. تۆ ئێستا حتممە نێژی قۆزە کاورا لە زیبا تێناگەژی زیبا فارسیە. بۆ چونیە دەوڵەتە ئێرانیەکیان دروست کردگە یە زوانە فارسیەکەم ئاغا هیچ سەوادێکی دێنیە گزارشێکیش کلەیەدا کۆلکە مەلایەکی فاسدە ناوە فەقیەکانی سی تێمە سەرەمانە ئیش ئێمە فارسیە بۆی ئیستا تۆ لەوە وەلی ئاگاتان لەو زوانە هەست چەنێ ئاهەنگینە چەنێ خۆش وەگوێتێت چەنێ تۆ ڕاحەت ئەتوانی وەسفی پێ بکەی. دەستەر جەمعبوونێ جابوە تماشا ڕۆسەم چووە سەرێ تەختی پادشا ڕۆسەمیان کەدیێ هەموو بوونی سەرسامێ لە ساموای ئەدینەوەی زاری سامێ ئەشەو بەسەر کاک ئیبراهیم پیرۆت ئەگەر ئەوەی منم زانی تۆ ئەو زانی جمێن سەهلە بۆم بە ئەتۆمت لیانەدا من مطمئنم تۆ نازانی منێژم چی. من مطمئنم تۆ تێناگەی جینۆسایدکردن و نابودکردن شارستانیەتی چییە. من مطمئنم جەنابە تێناگەی ئەوەی کە من بەحسەکەم کە تۆ ناگەهان 50-60 هەزار دانە چەمکە حەزارەتی خۆت فڕە ئەدەی و ئەوەی بۆت ئەمێنێت و ژیانێکی بەدەوی لادیانەی ئبتداییە بە مشتێک کەلەماتە مەڕووماڵات بەمە ئیژی زوانە کوردی. بۆ یە کاورات دەستی خاڵی ئەوێ لە نووسین ناتوانێ بنووسێ چەمکی نییە. بۆیە وەختی ئێوە ڕۆمان ئەنووسن ئەوڵەن من دێتان تێناگەم دوو من ئەوەنە قاڵاو ئەنێنە سەر و کەس لێتان خاڵی ناوێ سێومە ناتوانن هیچ وەسفێ بکەن ئێوە بۆ بچووکترین چت ساعتێشت تەوزیح بن و تۆ دلیلەکە تۆ نافامی کە ئەهەمیەتە شێکسپیر چییە. ئێستا من جمێ دەدەم تۆ نازانی نەقشە پوشکین چییە نەقشە گۆتە چییە کە نەمانە چیەکەن کە ئەم زوانانە قابلە یعنی کینگ جۆرج چییە کا بە تەرجمەی ئینجیل لە زوانە ئینگلیسیە. ئێوە ئەمە نازانن ئەسە کاربوردی نییە بۆ نایزان لەبەرەوەی مەغزتان سەقەت کریاگە کاکە مەغز وەختی سەقەت بکرێ یعنی تۆ ئیستە بزانە بیرۆکە لەکوێ تێتە دەرەوە تەفەکر لەکوێ تێتە دەرەوە لەوەی کە تۆ ئەتوانیتە کە خۆتا قسە بکەی یا بیهێنیتە سەر وشە لەگەڵ دیگەرانە دیالۆگ بکەی تا تەفەکر اتفاق بکەفێ. دە ئینسانێکە وشەی نییە ئەقلیشی هەست ئەو ناتوانێ ئەو تەساویرە وەهمی وا لە ناوی زەهنیا بیکاتەکە لەمە. ڕووی دنیا بوتان هەڵگرتا چرا و پانۆسان هەزار هەیوان لاجی وە جەواهرکاری ئاوسات بە گوڵا و ئەلبەردیاری دۆشەکە و بەرشی دیباچینی با بۆن مسک و ئەنبەرێ لەگەڵ موسکینە ساقی مەشغوڵی شەرابی نابوو مەجید فەرەح بەخشێ بەزمی شەرای ئەبوو معلەمێکی شاد لە مەجید سەڵسا ڕۆیشتە حەرام خەڵوەت خانە ئەیشا وەسف و تاریفی جەهان پاڵەوان کردی لە خزمەت بانۆی بانوانە بەلاسە ئەمجا لە پاشنی وەشە و مەجید بڵاوبوو کردیان مەیلی خەوە شعلەی چرچرا و پانۆس گەوهەردا بووی لە جام ڕێز وەکو شەوقی خوان شعلەی چلچراغ فانۆسە گەوهەر دابووی لە جام ڕێز وەکو شەوق خوەر جا کچی پادشا سەودای کەوتە سەر بە ڕوخسار وەکو مانگ و مناوە کچی پادشا سەوداوی کەوتە سەر بە ڕوخسار وەکو مانگ و منەوەر ناژی دەم و چاو ژە ڕوخسار بروی قطرانی قلم کشیده برژانی ئەڵماسی سورمە نادیدە بروی قطرانی قەڵەم کەشیدە برژانگی ئەڵماس سورمە نەدیدە. جا تۆ بڕۆ بژە ئەمانە فارسین بۆ تۆ ئێژی ئەمانە فارسین چون تۆ نە فەرهەنگە کورد نە شەهرستانیەتە کورد تۆ کورد و قەوم تێگەیگی قەومیش و ئامۆزا و پوزا تێگەیگی بە بەرەباب تێگەیگی ئەمیشە ئەوەی تۆ ناوە لادیەکەی خۆتان
تۆ نە درێژایی و پانتایی سەرزەمینی تێگەی، نە تەنەوع و تەکەسوڕ، نە سلسلە مەراتب ناوە کورد تێگەی. مسەطحێ وەکو شوان ئەنواڕێتە کورد. زرفي سياماني خالاني جوهري ليوي وكل علي دياني جوهري ببالا وكو ملكو فري أدرو شاويني زهر مشتري لسرهتاكي زرني بوعيبي دروس كلابو لكارخاني غيبي وقتيني وشو لسرهتاكي زرني بوعيب دروست کرابوو لە کارخانەی غەیب. دەی تۆ ئەمانە دەربێرە غەیب دەربێنە، کارخانە دەربێنە، زەڕە دەربێنە، کاورە قسەی بۆ ناکرێت. دەی تۆ ئەمانتە گشتی دەراورد. توتە ئەمە زووانە کوردی نییە. بە قیاسە بەکوێ بە لادێکەتان؟ ئەگەر ئەمە سیستەماتیک نەبوو، تۆ چۆن زوانە نەبوو بە کوردی دروست کرد؟ وبوو بەمەی کە لە هەرێمە کوردستانە هەست. هۆڕەی مەغز تێت ها، هوڕەی تێ ناتوانێ قسە بکە. سیارە بکە، جنس، پارەکە، موچەکە، کەباب، فاسۆلیا، تۆ کاورە 200 وشە ئەزانی. ئینسانە مەعمولی 200 وشە ئەزانی. تۆ ئەگەرم خەڵکە وا پێ نەکەی، ئەم سیستەمە بەردەوام ناوێ. پس ئالەگرا ئێمە نوکتەی مهمێکمان وت. تا ئیستیشە هیچ ئاکادەمیسیەنێکی کورد مەشێشی خەری کورد پەروەروێ ئەقلی پێی ناگا. تۆ کە ئیدعا ئەکەی زوانە کوردی دروستەکەی، چۆن شکسپێرێکت نییە؟ چۆن نیسە؟ ئۆکەی تۆ ئەمانتە گشتی فڕەدا. ئەگەر تۆ ڕاستە کرد 40,000 دانە وشە دروزە کرد. کاورا ئیسەگەرێکیسی وەسفم مەعشوقی بکە چی بێژێ؟ مەسەڵەن نێژێ سۆسەن خاڵ، شۆخە دیدەمەست چی پێوێژێ؟ ئێوە نازانن سۆسەن خاڵ چیە و شۆخە دیدەمەست چییە؟ چی پێژن؟ زەخم چی پێژن؟ ملوان کە زێڕی چی پێژن نازانم. بۆیە تۆ لاڕی. ئەمە نوکتەی ئەووەڵ بوو کە هیچکەنە ناڕواتە شوێنی. و سوعالی شەمەسە کە ئێوە بۆ واتانە کرد؟ بۆ واتانە کرد؟ بۆ ئەو خەڵکتانە لاڵ کردە لە من تێناگا. باکەورا فکرەکە هەر لە ناوچەکەی خۆیان کە بمێنێتەوە بەم زوانە سەقەتەی حکوومەتی ئیقلیم قسەکە و کوردی قسەکە، ئیتر کەس کوردی قسە ناکە. ئامادە نییە یەک وشەی تر فێر بۆی لە خەڵکی. یعنی هەر کەسێ هەڵەگەڕێتەوە و بە من ئێژێت و خەریکی فارسی قسەکەی. چمانی تەمام ئەژداد و ئاباد کورد لە قەبر دەرتێرێ. بلاهەتە ئەم ئینسانە، بلاهەتێک کە خۆی تیا مقەسر نییە. سیستەمە کوردبازی ئەمە ئەخۆڵقێنێ. یەک نەفەریشتا ئێستام قسە من بۆتانم کرد، بۆتانی نەکردگە. تۆ چۆن زوانە کوردی ئەخوێنی بەمە تێنەگەیشت بوویت؟ لەمە تێنەگەیشت بووی. ئەوەی کە من بۆتانم لێدا لادەی فرحەزی پێکەن، تخوا لێ تێگەن، گیانە خۆتان لێ تێگەن. ئەو کوردی نییە، ئەو فارسیە. كلخه هرسا لباس جواني ببدني فوشا ورازان دوا وفو مالي نود وفو فرش علي بيدابو لهدورة كشوني وفو هرسا ودردب شو جورة وابو سري رؤسلنا وك ماني شوادا شو دانيش للاي بو فنجرنينش يلاي درسو فاي كلخه هرسا رسمي دستاني ديدانيش توا مانجي تابانه رسموتي في أيدي شعبات بوشي عاتوي توشي تانياد وتي فالوان جوب درازم دخزمت ودا وينيازم درازو خسمت وخوا مقرحي بلبت معلومة لكارخاني غايب
ئاواتە خوازم دڵ پڕ دەرد و غەم بە چاو ببینم من باڵای ڕۆستە ئەمە چەند خب پس ئێمە تا ئاگرا متوەجێ یەک شت بووین. ئێمە لە ژێر ناو حەزارەتە ئێرانی و حەزارەتە عەرەبی حەزارەت و شارستانیەتە کوردیمان کوژیا لە بینیان برد. ئێمە کریان بە پەراویزە ئێران و پەراویزە ئیسلام. کێ ئەو کارەی کرد؟ صاحبانە دەسەڵات کێگەل بوون جەدید و تەئسیسەکانە تەکیە و خانەقا مەلاکان و فەقیەکان چیان کرد؟ وەختی هاتن شتێک بەناوە کوردبازیان دروست کرد 40-50,000 وشەی ژیانە شارستانی ئێمەیان فڕەدا. کاکی گیان تۆ وەختی لە خیابان قسە ئەەکەی لەگەڵ خەڵکە عادی قسە ئەەکەی وەختی گاوانی ئەەکەی چەمکەکانە فەرقەکە وەختی ئەگەیتە لای ئینسانی لە خۆت گەورەتر چەمکەکانە فەرقەکە وەختی دڵە تێتە کۆڵ چەمکەکانە فەرقەکە وەختی عاشق ئەوی چەمکەکانە فەرقەکە. ئەمانە فەرقەکەن. تەنانەت تۆ ئەم عەرەبیە کە ئیزانی ئەم فارسی ئیزانی زوانە ناو خیابانی تەکە زوانە نووسینیا فەرقەکە. ئێوە چۆن پێتان وایە کورد مەڕ و ماڵات وگە هەرچی جۆرە ژیانی گشتی گاوانی وگە نە عاشق بووگە نە سلسلە مەراتبی بووگە نە پیایی گەورەی تیاوگە نە دەرکێکی لە دنیا بووگە نە تەفەلسفی کردگە نە ئاموزشی بووگە وێسیاگە تا مشتێ ئێرانی کە معلومنی لەکوێوەتێ بێ ئەمە فێر کات. و ئەم چەمکانەی نەبووگە دیدار و دیدە و خەیلێ و فەراوان و ئەمە ئەسا عەرەب هاوردگێسی واقعاً ئیسە بۆیە لاڵ بووگن ناتوان قسە بکەن. دێ باشە قەهرەمانانە کوردباز زان کۆدارانە کوردباز ئۆکێ ئاغا تۆ ڕاستەکەی ئەمەی من ئێژمی وان نییە داڕووی کە بزانم دانێ شێکسپیرتان داگەزە دەرۆ دادەین ئێوە بە چی ڕۆمانە نووسن بە چی ڕۆمانە نووسی ئەقڵە سەقەتە زوانە سەقەتە بە چی ڕۆمانە نووسی تۆ بە چی شیعرە نووسی بە چی نامە نووسی؟ ئێوە 100 ساڵە بە دەستگاهە میسیۆنێریە کلیسا و کەنیسە ئێوە 100 ساڵە نەتانتوانیگە هەنووز کە هەنووزە لاپەڕەیە ئاچوار بنووسن ئینسان بیخوێنێت و لەززەتی لێ بووە لە شێوەیە زوانە شاعرانەیە کە هەستان. هەر کەسێ لەمەو بەدووە ویستی زەخاویرە زوانیتان لە بین بووە بە تەمامە قودرەت حملەی بۆ بکە نەزان بۆ لەبەروی زوان حافزەی مێژوویە ئێوەس. تۆ پارە و پوڵە هەز ئەینەیتە بانک تۆ مێژووت ئەنەیتە ناو زوان و چەمکەکانی و خوو هەڵس و کەوتەکانی و ڕەفتارەکانی و تۆ ئەتوانی لە ناو ئەو زوانە مێژوویە ئەو مردمە دەربێری. من ئامدانە ئەو گۆرانیمە ئەمڕۆ لێدا ئامدانە ئەمە لێ ئەدەمی ستێم سەر بەشێکی تر. پرسیار ئەمەسە ئایا ئێمە پێمان وایە چووگین ئەلف و بێفێر بووگین لە خەڵکە کۆن باسەواتترین خەڵکە کۆن مەڕ و ماڵات و حەیوانات وگن نەشتباکەن خەڵکە کۆن لە ئێوە فرە ژیرتروگن بە چەند دلیل لەبەرەوەی پەروەردە مەوجود بووگە سیستەمە پەروەردە و سیستەمە پەروەردەی کوردان تا بە ئەمڕۆژیش هێژمۆنی هەست بەسەر هەموو سەرزەمینە کوردەوارە لە کنارە دەریای مەدیتەرانە تا دەریای عەمان. سیستەمە پەروەردەیە کوردی وەکو چۆن لە یونانا ئێژن ئاگۆرا ڕێتۆریکی دروست کرد. ڕێتۆریک ئینسانەکان فێرە قسەکردن ئەوون هەر کەسێ نەتوانێت قسە بکا وەکیلی ئەگرت لە ئاگورا. سیستەمە
پەروەردەی گشتیە کوردی پێی ئێژن گۆرانی. گۆرانی نە تایفەس نە زوانە، تا ئیمڕۆ نە دینە، تا ئیمڕۆ عیدەیە بەناوە هەورامی ئیدعا بکەن ئێمە گۆرانی. تا ساحبانە قودرەت مشتی یەهودی بوو بەهەنێرن تاریخ بۆ بنووسن بەناوە تاریخ گۆران، تا لە قمە شەرەفنامەیە بێشەرەف و بۆ بنووسن تەوایف و کوردێکێکی گۆرانە. قسەی مفتەکەن. سیستەمە ئاموزشە گشتی سیستەمە گۆرانیە، یعنی یۆنانی پێژی ڕیتۆریک، ئێمە پێی ئێژین گۆرانی. ئەمە یعنی چی؟ یعنی تۆ بۆ خاتری ئەوەی کە پند، ئەندەرس، چۆنیەتی ڕوانینە بە ژیان، حەسرەت، غەم، تۆ کۆمەڵی ئینسان دروستکەی ارتباط بین الأذهانی و مێشکیتەکی یەکتریا بوێ، ئێشێ سیستەمە پەروەردەیە دروستکەی مادام ناینووسی. نووسین بۆ دوو چتێ، بۆ ماڵکیەتە تاکە کەسی و بۆ سەبتکردنە سیستەمە قەرزاری. کورد هیچ وەخە ئەم دوانەی نەوگە. کورد ئەوەی بووگێسی مالکیەتە گشتی بووگە، پێویستی بە نووسی نەوگە. بۆ یەک کەلام ئۆراڵ و شەفاهیە. کەلامە ئۆراڵ و شەفاهی دوو اتفاق مهمەخە. یەک، ئینسانەکان بە یەکتری نزیکەکاتەوە. دوو، حافزەی هەر ئینسانێک، بیرە هەر ئینسانێک چنان گەورە ئەکا کە تۆ چون بەحسەکەتان شەفاهیە کەورە ساعەتی قسە بۆکە ئیشی لە بیر تاوێ قسەی ئەوەڵی چی بوو، قسەی ئاخری چییە، تا وەختێ تۆ دەسەکەیتە قسە لە جوابە ئەوە ساعەتی قسەکەی دانە دانە و بیری تۆ ئەو چیوت. ئەوە حافزە دروزەکە، ژیری دروزەکە و قدرەتەوە بیر هاوندنەوە دروزەکە. خەڵکی مرۆ بۆ کەربووگە سەرەتای ئەم لایڤە ئینسانێکی یەکجار محتەرەم بە بۆ منی نووسا تکایە کار پێمان بابەتەکانت کورتکەرەوە. زانی بۆ فەقیرە مێشکی نایکێشێ، من 2 ساعت قسە بکەم ئەو هەردوو دەقیقەی لە بیرە. بۆ لەبەرەوەی سەقەت کریا بە زەهنەیە بمانان. دەئیستە تۆ بۆ خاتری ئەوەی خەڵکێک کە بتوانێت لە یەکتری تێبگات چیەکەی؟ سیستەمێکی پەروەردە دروستەکەی کە گەشت کەسێ توانێ فێری بوێ. ناوی چییە؟ ناوی گۆرانیە. 10 جاییە، 8 جاییە. مناڵەکان ئەنوارنە دەمە گەورەکان لە ناوە ئەمانە دانەیە پیا ئەوێ پێژن گۆرانی بێژ. گۆرانی بێژ معنای ئەوە نییە ها. گۆرانی بێژی باش پێژن شاعر. خەڵک خۆی تەطبیق ئەدا بە نەوعە گۆرانیە ئەو، تۆ بێژە ڕیتۆریکە ئەو، فێری ئەوێ. بۆی ئەوانەی قەیم گشتیان بەم زوانە قسەیان ئەکرد وایان زانی سەربێرە دەر لە دوودەری دووگڵەنگی دابانی سەری 7 ساڵە بیم وەڕەنج. ئەزیز گیان ئەم جۆرە کەلام ئاهەنگینە گشت کەسێ فێریە و گشت کەسێ ئەیزانی و ئەمما ئەبووە هۆی دروستکردنە ڕەفتارە مشتەرەک. مثال ئێوە ئەبیسن ئێژێ مەسەڵەن دەرمۆردە غوربەت، من سێدانەی بێژم ئەگەر لە بیرمە. ئێژێ غەریبن، غەریب دیارن، جێگەی غەریبان گۆشە و کەنارن. سیروان دەخیلم قەدرم بزانە، سیروان غەریبم قەدرم بزانە، جێگەی غەریبان گۆشە و کەنارە. لەبینم چۆ ئێستا تۆ ئەفەحمی کە بۆ ئەم مەردمە ئێمەی کووردە هەر کەسێ غەریبە، هەر کەسێ نێ لە لادێکەی خۆیە نێ لە شارەکەی خۆیە، خەڵک نایناسێ نانی پێدا ئەحترامی ئەگرێ ئەیواتە ماڵ. چون تۆ بە شێوەی گۆرانی ئەمتە بڵاو کردگەسۆ، یعنی ڕیتۆریک و بووگەسە هۆی هەڵسوکەوتە گشتی
غەریبت کە دی احترامی بگرە. غەریب ئینسانێکی زام خواردگە، ئینسانێکی دڵتەنگە. ئەمە لە پیرەژن و فێری ئەوێ تا کەنیشکە جوان، لە مناڵ و فێری ئەوێ تا پیای گەورە. دەرنەتیجە تۆ ئاوا مردمێک دروست ئەەکەی کە ئەم مردمە لە یەکتری تێئەگا، هەڵسوکەوت لەگەڵ یەکتری ئەزانێت، تۆ ئەتوانی بیخوێنی تۆ. ئەمە بە چی شێوەیەکە؟ بە شێوەی گۆرانیە. جا ئێستا ئەوەی کە ئێوە بە تەرانە تێگەیگن گشتی گوێبن لە ئەشعار فولکلۆریان، تەمامە ئەمانە لە زندگی ئینسانەکانە تەطبیقی بووگە. تەمامە ئەمانە ژیانە ئینسانەکانی دروست کردگە. پەس سیستەمە پەروەردەکردنە ئێمە گۆرانی بووگە. لەبیرتان نەچێ ئێرانیەکان گەرەکیان ئەم هێژەمۆنیەوە حکوومەتە هەرێم کوردباز مەلا ڕۆشنفکرە کورد تحت ناوە گەورەی تەمەدون ئێرانی گەرەکیانە بێدن لەسەر زوانە فارسی ئەوێسن. با بزانی ئێرانیەکان هیچ سیستمێکیان لە پەروەردەکردن نییە، وەرێ کورد هەسی درۆ ئەکەن ئێرانیەکان. ئەم بوستان و گوڵستانیشە متەئەخرە هەنە 200 ساڵە پێشە درۆ ئەکەن. وزوانە فارسی ئەو هێژەمۆنەی نییە درۆ ئەکەن. مەشیایە کوردیان بکوشتایە زوانە سەرزەمینە ئێمەوە گۆرانی ڕیتۆریک نەحوەیە پەروەردەکردنە گشتیان بکوشتایە تا زوانە فارسی دەربەهاتەیە، تا دەوڵەتی ئێران و تاریخی ئێران و تا لە بینچوونە حەزارەتە کوردی دەربەهاتەیە. و ئەم کاریانە سیستەماتیک کرد بە کورد. ئێستا گۆرانیان کردگەس و زوان و تایفە و عەشیرە و متوەجهن لە کاتێکە گۆرانی وەکو ڕیتۆریک سیستەمە پەروەردەکردنە هەر پیرەپیاگێک هەر پیاگێ هەر کەسی ئەلفوبێی نەئەزانی لە ئێمە فرەژیرتر بوو. لەبەرەوەی مێشک داستانی بوو، داستانەکان ئەکریان بە گۆرانی. بۆیە ئێمە نەسرمان نییە، ئێمە گۆرانیمان هەست. هەر بە تەقلیدە ئەمە ئەوانەی کە بەخۆیان ئێژن فارسی تەمام افتخارێکەکەن بە شێعرە، نەسریان نییە. ئەوانیش هەر لەمە فێر ئەون، هەر لەمە کەڵک وەرەگرن. وەرێ تەفاوتێکی کەس ئەو زانە عەروزی تێرن، هجاوە کار ناون. تۆ بابا تاهر هەنووس هجاییە. جا بۆ خاتریەوەی ئەمەش لە بەیموە سیستەمە گۆرانێکە لە بۆ ئەشعار حیزە ئەویستا واسە، ئەویستا هیچ ڕەبتێکی بە ئێمە نییە، زەردەشتیش هیچ ڕەبتێکی بە ئێمە نییە. دوای ئەم دیبەیتەی منە سرنج بێنە تەمامە گۆرانیهای فولکلۆر کە بە چەپڵەیژنی تۆ بیدە لە بێژن گشتی تعلیمات و پەروەردەی ئینسانەکانە کە تۆ کوردە ناسی، کە تۆ شێوەی ژیان اجتماعیەکە ئەناسی، کە تۆ چۆنیەتی مەعامەڵاتە کۆمەڵایەتی ئەناسی. خۆ من و تۆ کردمان شەرتە دوو بە دوو، بێوەفا تۆ بووی تازە کردت شوو. خۆ تۆ ئالەگرا دەقیقەن ئەفەهمی کاورە ئەم گشتە تو فکرەکەی مردمە حەزی و هەڵپەڕکە کرد گۆرانی. نەخەیر کاکە گیان، گۆرانی کەلامم گۆرانی بێژ کەسانێکن کە ئۆستادە فەنە ڕیتۆریکە کوردین. بۆیە تۆ هەرچی شتە پێیتە ژیانە ڕۆژانە، حب و بۆغز، گرین، چوزانم حەماسە، دەرد، ئێش، تۆ کە ئەدەیتە ئەولاوە ئەوێنی تەمام ئەوەی کە دانایی گشتیە کوردانە بەم شێوە پەروەردە کریاگە، زیاد کریاگە، ئیزافە کریاگە، انتقال دریاگە و بوو گەسە هۆی هارمۆنیە تەمەدونیە کوردان. بۆیە وەختە تێم نابوود دەکەن ئینسە تۆ بە شوێنە قەسر و قسوورە گەڕی، بە شوێنە لەشکەر و سوپا و پاشای حیزە گەڕی کە مەوجود نییە لە تەمەدونی ئێمە، مەوجود نییە، چون ئێمە شێوەیەکی تر لە تەمەدون دروزەکەین. وەنە ئێستا بابزانی تەمەدون و کوردان ئەکوژن، پەراوێزی ئەخەن،
هەرچی چەمکێ ئالوودەی ئەکەن ئەیگۆڕن کۆمەڵێکیش دەم و چاودارە بە ناوە کوردە بۆ دروست ئەکەن کە ئەمانە تحتە ناوە دڵسۆزیە بۆ کورد خەریکە نابودکردنە تەمەدن و کوردانن بۆ شەهرستانیەتە کوردانن. ئەم چیکە من بە ئێوە وت و ئێوە متەوەجهی بوون. گەورەترین چەکە تأثیر گوزار ئێوە وەکو چەکە ئەتۆمیە بیدەن لە تورکەکان، بیدەن لە میراسخارانە درۆزنانەیە ئێرانیەت، تەمەدونە نەبووگە ئێرانیەت و عەرەبەکان و ئەربابەکانیان. کەورە ئیدعاکە زوانە فارسی زوانە غاڵەبە سەرکەوتوو بووگە لە کاتێکا ئەوەی ژیانە کۆمەڵایەتی ممکن کردگە ئینسانەکانی ئینسان هێشتگە سۆ کە یەکتری نەدڕن، یەکتری تیکە تیکە نەکەن، ژیانە ئینسانیە بکەن. پەروەردەی گشتیە، پەروەردەیە گشتی بە شێوەی دروستکردنە مەکتەب نەوگە، بە شێوەی پەروەردەیەک بووگە عالەم و ئادەم توانی گەفێری بێ بە ناوە سیستەمە گۆرانی. ئەمە هیچ کەسی تر نیستی ها، هەر کەسێ ئیدعاکە لەم سەرزەمینە تەمەدن و گەشی شێوەی پەروەردەی گشتیەکەی بێرێ بۆیە سەگبا بدەسەوا بۆ دین. وەڵامە دینمان بووگە و دینەکە زەرتوشتی بووگە و ئاتەشکەدەمان بووگە، یەک ئاتەشکەدەیان نییە بێ شەرەفانە. وەڵاوە دینمان بووگە و دینەکە ئیسلام بووگە، وەڵا درۆەکەی تۆ یەک مزگەوتن نییە. عمری بگا بە دەورانێک کە ئیدعاکەی عەرەب سەرزەمینە ئێمەی گرتگە، یەک مزگەوتە تاریخی نییە. درۆەکەی ئەم مەردمە چۆن پەروەردە کریاگە؟ گشتی کەروگاوگە جددەن دێ ئەگە کەروگاوگە چۆن ئزدواجی کردگە، چۆن بە یەک و ژیاگن، چۆن زەماوەنیان کردگە، چۆن مناڵیان پەروەردە کردگە، چۆن توانیگیانە ئینسانیەت لە حەقی یەکتریا بکەن. دین هاوردگەسی بە چی دین هاوردگەسی؟ لەکوێ هاوردگەسی؟ ئێوە 4 مزگەوتە قەڕ لە 2 هیجری بە من نیشان بن، قەڕ لە 4 هیجری بە من نیشان بن، بە پانتاوی ئەم سەرزەمینە مەوجود نییە. تو ئەیا سوفیەیە تورکیەت، ئەیا سوفیەیە تورکیەت کلیسای ئۆرتۆدۆکسیە ظاهرەن فاخرترینیانە. من ئەم دیبەیتان کرد لەبەرەوەی ئێمە ڕوبەڕوو ئەوینۆ و ئێشێ ماوەڵە کوردان کۆ بکرێتەوە. حکوومەتە هەرێمە کوردستان ئەزرای یەهودی هەخامەنشیە، عامل دەسە نظامە سوڵتە بۆ نابودکردنە کوردە هەواستان بوێت ها حتا و من ثابت بکرد لە بەشە زوانیە و پەروەردا چۆن حەزارەتە کوردیان کوشتگە و نابودیان کردگە. ئەمەیشی من بە ئێوە وتم بە پرۆفسۆرانی هەرچی پرۆفسۆرە کوردبازە ئەناوە زێراب، هەرچی شاعر و ئەدیبە کوردە ئەناوە زێراب، مشتی درۆزنە فاسدن وان نەیان توانی ئیشارە بەوە بکەن کە تۆ کێ بوویت. کاک پیر لوقمان تۆ بڕۆ مەئموریەتە یەهودیە زەردوشتی بازیەکەت بۆ ڕێوە بابە گیان، تۆ بڕۆ بچەسبە بەقنە ئاوێستای پورداود تۆ وا لە پارسیانە گەوادە هەن تێرێتی و تۆ چووگی شعبەیەکە لە سلێمانی کردگەسۆ. ئای پیر داود، ئای پیر لوقمان، بڕۆ کاکی جان تۆ بڕۆ یەهودی بازیەکانە بکە و مەئموریەت و پرۆژەکانە بوەرە بەرەو ڕەفتارە نیک و پندارە نیک و کردارە نیک. با بزانی پور داود ئەگەر پارسیانە هەند نەوایەنە بە حیاتی نەیەزانی ئەوستایەکی شەست. پارسیانە هەندیش حتا قەرنە 19 نازانن ئەوستا هەست، ئەوستا دروست ئەکەن. تاجرانە تریاکە کۆمبانیە هەندە شەرقی ئیسە تو ڕووی ئەم تاوەک ئەیکەتە قمی خەڵکی کووردا کە ئێمە زەردەشتمان بووگە. نانا کاکی جان بابەتەکەم هەرە وەسەوا تۆ زەردەشتی تێری تا ئەدیانە ئیبراهیمی بێتە دەرۆ، تۆ زەردەشتی تێری تا تەکخوایی بێتە دەرۆ، تۆ زەردەشتی تێری تا شەڕ و خەیر دروستکەی لە تەقابڵی یەکتریا ئەهریمەن و ئەهورەمەزدا بێری. تۆ کۆڵەکەی بنیادە ئەمی تۆوا بەسەر ئەم دنیادا نریاگە و تۆ خەریکی ئەمە لە ناوی کووردا تەبلیغەکەی وە درۆ هەرچی ڕۆژە دوو نەفەرەوەی دوودانە پژوێنە حیزیان لێیە وەسیئێژی زەردوشتیم هاوردگە.
ئێوە مشتێ موسیۆنەرە ئستخدامین تا بەناو کورد و مردم کورد نابود و تەمەدون کورد نابودکەن با بزانی گەورەترین بێشەرەفیە ئێوە نابودکردن تەمەدون کوردە ئێمە حاشیە تەمەدون کێ ئێران ئێمە حاشیە زەردۆشتە حیزین واقعاً ناغەگیان ئەوەی ئێوە گمێزیتەکەن ژوور و دیوەخانی ئێمەس کە ناوی سەرزەمینە کوردەوار و کۆمەلگای ئێمەس و مشتێ تڕەهاتە زەرتوشتی بازیتانەوە و ئەوەنە سەنەدە تاریخیتان بۆی نییە و بەردێکتان نییە بەناوە ئاتەشکەدە مشتێ جەعلیاتان هەوڵی یەک بەرتان نییە بەناوە ئاتەشکەدە هەرچی کەم کە زوانە ئێمەس دزیکتانە بردکتانە سەناوە ئەدیان تا ئەوان بکەنە ساحێوی تەمامە و چەمکانەی کەوا لە ناوە ئەو زوانانە کە ئێوە بە فارسی ناوی ئەوەن بەهزانی دانەیە بوو بەناوە جەوادە تەباتەبایی خەریکە تەئۆریە ئێرانبازی و ئەیوت مادام حکوومەتە ئێران لەدەست ئەچێت تەمامە چەمکەکانە حکوومەتی تێتە ناوە دنیای عرفان نەخۆی تەمامە چەمکەکانە تەمەدون و کوردان هەڵی ئەگرن ئەیکەنە ناوە قنەتە کێوخانەقا تا عیرفان و مەراحل گەینە بەخوای پێ دروستکەن نەکاکی جان من ڕەددە دەسە جنایەت ئێوە تەکتەکم پیا کردگە ئیسێکە ئەوەی کەوتم مەقولەی زوانە کوڕی نمونەیەک ڕوو بکە لەوەی کە ئێوە شەکسپیرێکتان هەست بەناوە زوانە کوردی وا ئێمڕۆژی کارن و ئەباڕێنن نە هارمۆنی واتیە نە ئاهەنگە خۆشی واتیە نە چەمکە زەڕینە گەورەی واتیە حەچێکی تیانە مشتێ تەقەتەق تەحتە ناوە زوانە کوردی خەریکن ئەدەنە دەرەوە بۆ ئێوە ئەقڵتان بەمە ئەگەی من دەسم نیاگەسە سەر کانونە موعامەرەی دوژمن زوان ها ئێستا تۆ زانیت کە بە پاڕاوی نییە بڕۆی بگەڕی بزانێ ناو لادیەکان تا وە گونە بەران ئێژن چی چون ئێمە گاوانمان بووگە سەرداریشمان بووگە شای بەرزەملیشمان بووگە شای شیرین کەلامیشمان بووگە گاوانیشمان بووگە زوانە ئەو تەکە زوانە ما فەرقی کردە من نازانم ئێوە چۆن یەک دەست کورد گشتی وە گاوان و بەرخەلەوان نەزانن لە تاریخە چەندین هەزار ساڵای ژیانە ئێمە ئێوە چۆن نەتانتوانێ چەمکانە لە ناو زوان بێرنە دەرەوە وەڵا درۆ ئەکەن یەک ئاسارە تاریخیتان نییە وەڵا درۆ ئەکەن چووگن لە ناوە ئەشکەوتەکانە سلێمانیە نازانم چییە ئەمە دەرکە سەراوگە خەڵک هاتوگە و چووگە کامە قەح بەباب چووگە سەراوی ئەمە ئەشکەوتە چەکوشی لێداگە منم و شێحمەمینم هەرکە بگرمەی خمکێنم لە ناوە ئەو ئەشکەوتە ئەمە چییە شانزەلیزەس ئاخر چووگیتە ناوە ئەشکەوتێک گەوا باوک تەق کیە ئەمەی کوتاگە سێڕیانوگە چوارڕیانوگە ئاسارمان هەست 2000 ساڵە من ئێژم ئێمە 10,000 ساڵە وای ناگرا وەلێ ئەوەی کە تۆ ئێژیتی ئێمە نین ئێمە نە حەیوان و جین نە مەڕووماڵات و جین نە قەومین متوەجه بووی ئێمە تەمەدونین و تەمامە ئەمانەی کە هاتگن ئمڕۆ ئیدعای سەرزەمینی ئێمەکەن بە عنوان عەرز المەوعود تەمامە ئەمانە گرایان لەناوە ئێمە داخستگە و ئێوەمانان مەئمورینی لە نابودکردنە ئینسانە کوردی جەهانە کوردی ئائینە کوردان فەرموو بێ زەحمەت ڕووی کەوانەی کە من وتم بە ئەقڵە ئێوە بگادوە بیژنی بۆ تایسەنەتان وتکە دێ ئەوە من پێتم وت سیستەمە پەروەردەی گشتی کورد واسە و فەقەت کورد هەسی نە ئێرانی هەسی نە عەرەب هەسی دادەی عەرەب ئیدعا ئەکا دینی ئیسلامی هاوڕگە خەڵکی پەروەردە کردگە دا بێ زەحمەت بێ زەحمەت مزگەوتەکان ڕوویکەن سەدان هەزار مزگەوت و گەورەکە نیشانەی ئیمپراتۆریەتە ئیسلامی ڕوویکەن کە تۆ توێ تەدریسە کردوێت وەێ من بە تۆ سابەتی ئەەکەم ئێمە بە تەمەدونە کوردان هەرچی جەمعیەتمان نەتوانی گێسی پەروەردەیە گشتی بوێت شێوەکەیشی مشەخەسە و تا بە ئیمڕۆژیش کاراترین شێوەس لەوەتی ئەم شێوە نەما ئاموز پەروەرش دەوڵەتە ئێرانی و عێراقی هات گشتی ئەحمەق بوو لەوەتی فەقیە و مەلا و خانەقا هات
خویە ئینسانە کوردی گۆڕیا بە بوستان و گوڵستانە سعدی. من دیبێتێکم بە فارسی لەسەر بوستان و گوڵستانە سعدی هەیە، وا لە کاناڵە تەلەگرامیە بڕۆم گوێ لێ بگرن. پس ئێمە ڕوبەڕوو ئەوینەوە لە شەڕ حەزارەتەکانە حەزارەتە کوردی لە بەرامبەر تەمام ئەم فاسدە درۆزنانە ئەوێسێت لە داهاتوویەکی فرەنزیکە. وەختە خۆیەسی ماڵە خۆمان کۆکەینەوە، وەختە خۆیەسی بفەهمین ئێمە تەمەدونین، زوان نین، ئیتنیک نین. زوانەکەش قەتیس ناوێتەوە زوانە حکوومەتە هەرێم، بابزانن. ئەوەیشی فێرە ئەم زوانە ناوی دەلیلی ئەوەسە بێسەوات کریاگە، بێزوان کریاگە بۆ ئێلاڵ کریاگە. ئومیدوارم ئەمە سەرەتایەک بێت بۆ ئەوانەی وا بە شوێن تەمەدونە کوردان ئاگەڕێن. ئەوەیشی دامە دەستان تۆ بە هیچ ئەعجازێ بەدەست نەهاورد. ئەوەی کە من سعدیم باتڵۆ کردەوە، تەمەدونە ئێرانیم باتڵۆ کردەوە، بە تۆ سابەتم کردۆ تەمەدونوگی و سیستەمە پەروەردەت بووگە. دەبابە تاهرە هەمەدانیۆ سەیریکە تا ئاسەواری یەک لە دوایەکێ تەحتەناوت دەفاتر یاری تماشایکە گشتی هەشەجایی دەهەجاییە، بڕۆ تماشای گۆرانی های فولکلۆرە کوردی بکە، ورد و دەرسی هەشەجایی دەهەجاییە، خەڵک لێوە وتکێسی لێوە فێروگە، کەسیشی ئەلفوبای نەوتکە. سەمتەوەجێ بووین لە بەرامبەرە هەبوونە فەرهەنگێکی مادی کە هەنووز ڕیشەکەی مەوجودە، هەنووز ئاسەواری مەوجودە، هیچ جعلێکی تاریخی ناتوانێت بمێنێتەوە. ئەمەیشی منم ڕۆوتم لە بەرە دەسە خەڵکییا بوو، ئەما خەڵکی نێزانی لەبەرەوەی هیچ وەخت فکری نەکردو پیان و تۆ کەر و گابووی مشتێک گاوانیان هاورد و نیشانیانەدا. ئینسانە گەورەکان گشتی وسکوتیان کردیان شاید ئێمە نازانین، لەبەری دەستیشیان هەبوو. تۆ بڕۆ لای زەردوشتەکەی هندیە فارسیەکانە بابزانی هندی فارسی لە خۆی گەواتر بێشەرەفتر عاملە دەسە بریتانیا، قاچاقچیانە تریاکە بۆ چین و قاچاقچیانە بەرجستەیە تریاک و گن. ئەردەشیرت جێی ئەوەسە وا مشتی هندی پارسی هاوردە ناوە سەرزەمینە ئێمە بە ناوە ئێرانیانە زەردەشتی. توجا لە بڕۆ لە قمە پیرداوت تۆ ئەوێستابازی دەربێرە لە سلێمانی خوا ئەزانێ بە بوجەیە کێ خەریکی خەڵکە ئێمە منحرەفەکەی ئایە پیر لۆقمان. ئەمە تەمامە داستانەکە بوو کە ئێوە گوێتان لێبوو و من لە دیبەیتهای ئایندە بەناوە لە بەشوێنگەڕانە کوردەوارە ون بووە بە شێوەیە پان و بەرین ئەم بەحسە تەمەدونە کوردانە ئەەکەم و باسی ئەەکەم کە ئێمە کێ بووگین و ئێمە هەر نەوەکانە ئەوانینە و ئیمڕۆ ئێمە لە مقابڵە فەسادە تەمەدونە کەزاییە جودۆ کریستیانەتی لەسەر ئەساس زەرتشتیە حیز ئەوێسین ئەمێنین و جەهان بەدەسە ئێمە ڕزگارەکرێ. دایەوە خۆش.